يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە سەرەتای مانگی پیرۆزی محەڕەم داین، ساڵیادی کۆچکردنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە شاری مەککەوە بۆ مەدینەی پڕشنگدار. ئەم ڕووداوە جەنابتان هەمووتان بیستوتانە و نامەوێ بچمە سەر باسکردنی ڕووداوەکە. ئەمەوێ بە خۆمان بڵێین لە یادی کۆچکردنی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە سەرەتای مانگی محەڕەمدا هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەمڕۆ چیمان فێر دەکات؟ بۆ وەڵامی ئەو پرسیارە دەبێ باسی ئەوە بکەین هیجرەت و کۆچکردنی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە کەی ڕوویدا و لە چ بارودۆخێکە ئەم کۆچکردنە بوو و بۆ ئەمڕۆی ئێمە چ سوودێکمان پێدەگەێنێ کە یادی دەکەینەوە. لە وەڵامدا دەڵێین دوای کۆمەڵێک ڕووداوی زۆر ناڕەحەت کە بەسەر خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم و سەحابە و یار و یاوەرانی داهاتن لە شاری مەککەدا ئەمجا کۆچکردنەکە ڕوویدا. 6 مەئساتی زۆر گەورە، 6 ناڕەحەتی زۆر گەورە بەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەکەمیان بە درۆزانینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەو کەسەی کە لە هەموو ژیانێ بۆ جارێکیش درۆیەکی نەکردووە. کاتێک کە خەڵکی قوڕەیشی کۆ کردەوە و فەرمووی هەرچیتان پێ بڵێن بڕوا دەکەن، وتیان بەڵێ. وتی فەرمووی دەی من پێغەمبەری خوام، خوای گەورە وەحی بۆ کردوم کە من کۆتا پێغەمبەری خوام و داواتان لێ دەکەم بتپەرستی واز لێبێن و یەکتاپەرست بن، بڵێن لا إله إلا الله. لەو کاتەدا ئەبوو لەهەبی مامی بەگژیا هاتە وتی تەبەن لەکە ئەلیهاذا جەمەعتەنا، دەک دەستت بە قوڕاسی و ملت بشکێ بۆ ئەمە ئێمەت کۆ کردوێتەوە. کەواتە گەورەترین ناڕەحەتیە کە لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوویدا ئەوەیە نزیکترین کەسەکانی خۆی دەیانگوت تۆ پێغەمبەر نی، ئەمەی تۆ دڵی ڕاز نییە. ئەبێ پێغەمبەری خوا چەند دڵی بەمە ناڕەحەت بوو بێ. چی ئینسان کاتێک کە تۆ حەقێکت پێیە بەرامبەرەکەت بە درۆت دەزانێ، خۆت حیساب کە چ ناڕەحەتیەکی دەرونی ڕوت تێدەکا. دووەمیان گەماروی ئابووری و کۆمەڵایەتی، کاتێکەوە دوو گەمارویان خستنە سەر. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ سەحابەکانە لە شیوی ئەبوو تالیبە ئەوە هەر لە قۆناغی مەککەدا جیاکرانەوە، کەس شتی پێ نەدەفرۆشتن، هیچ بەرهەمێکیان نەدەفرۆشرا، ڕێگەی بازرگانیان لێگرتن، هەموو هەژار کەوتن، ئەو خواردنەی هەیان بوو تەواو بوو. تەنانەت سەحابە پێستی وشکی وڵاغ کە پێستەکە وشک بۆ دایان کردە ئاوی گەرمەوە بۆ ئەوەی تۆزێت تاماو بداتەوە بیخۆنەوە. لە ڕووی کۆمەڵایەتیەوە دایان بڕین نیان دەهێش پەیوەندیان بە ژینگەی دەوروبەرەوە بێ، کەس مەرحەباییان بکە، ڕۆشنبیری فێر بن، ڕۆشنبیری فێری خەڵکن، دابڕانی کۆمەڵایەتیان بەسەرا چەسپاندن. 3 دانە ساڵیش پێغەمبەری خوا لەو مەینەتە داژیە. سێمیان بێبەرهەمی خەباتی دیبلۆماسی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ویستی بانگەواز بەرێتە دەرەوەی مەککە، پەیوەندی کرد بە شاری تائیف و بەرپرسەکانی، 3 دەست ڕۆیشتووی زۆر گەورە و بەهێز هەبوون. پێغەمبەری خوا لە ڕێی خەباتی دیبلۆماسیەوە قسەی لەگەڵا کردن، دانیشتنی لەگەڵا کردن، داوای پشتیوانی و کۆمەکی لێکردن. بەڵام ئەوان نەک کۆمەکیان نەکرد، نەک وەڵامیان نەدایەوە، بە پێچەوانەوە مناڵ و پاڵیان دوا خست و هەر یەکە بە قسەیەکی ناخۆش وەڵامیان دایەوە و بەربارانیان کرد و خوێن هاتە ناو پێڵاوی قاچیەوە و قاچەکانی هەمووی بریندار بوون. چوارەمیان لە دەستدانی هاوسەری خۆشەویستی، هەر لە قۆناغی مەکەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو کەسەی کە هەمیشە پشت و پەنای بوو لە ئەوەڵی بانگەوازی ئیسلامەتیەوە تا قۆناغی کۆتایی مەککە خاتو خەدیجەی هاوسەریشی لەدەستدا، ئەویش وەفاتی کرد. پشتیوانی گەورەشی لە دەرەوەی ماڵ ئەبوو تالیب مامی بوو کە خاوەن کەسایەتێکی بەهێز بوو لەبەر ئەو سڵێکیان لێ دەکردەوە، ئەویش وەفاتی کرد. خاڵی پێنجەمیان کە پێغەمبەری خوا کەوتا و ناڕەحەتیەوە پیلانی تیرۆرکردنی دانرا،
ئەوە بوو دە گەنجی قوڕەیشی لە دە تایفە بێن و لە بەردەمی ماڵەکەی خۆیان لە نیوە شەوێکە تیرۆریکەن و بیکوژن. شەشەمیان دەربەدەرکردنی واتینیان بۆ هێنا پێغەمبەری خوا ئەخرەجەه الەذینە کەفەڕوا ناچاریان کرد مەککە بەجێ بێڵێ قەید لە ژیانە بیری لەوە نەکردبەوە لە زێدی لەدایکبوونی دوورکەوێتەوە ناچاریان کرد و شار بەدەریان کرد ناچاری هیجرەتیان کرد و کۆچکردنیان کرد. ئەم شەش مەینەتیە یەک بە دوو یەکە بەسەر پێغەمبەری خوادا داهاتن صلی الله علیه وسلم. بەڵام دوای ئەو هەموو ناڕەحەتیانە خوا دەرگای لە پێغەمبەر کردەوە صلی الله علیه وسلم. چووە مەدینە ئاواتی هاتە دی و ئیسلامی گەیاندە جیهان. ئەمەش لە بەرهەمی دوو شتا بوو. یەکەمیان بەرهەمی پشت بەخوا بەستن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئان لە سوورەتی تەوبەدا بۆمان تۆمار دەکا کاتێک کەوا هەموو کەسەکان بە شوێنیەوەن خەڵاتی 100 حوشتری گران بەها وەکو ئەمڕۆ بڵێن 100 دەفتەر دۆلار زۆر زیاتر بۆ کەسێک بە مردووی یان بە زیندوی محەممەدمان دەستگیر بکاتەوە. هەموو ڕێگاکانی لێگیراون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پشت بە ئەڵڵا دەبەستێ دێتە دەرەوە بەناو ئەو دەگەنجەیە بە شمشێری ڕووتەوە بەرامبەری وەستاون و دەیانەوێت تیرۆریکەن و بیکوژن پشت بەخوا دەبەستێ دێتە دەرەوە سەلامەت دەبێ. لەبەر دەرگای ئەشکەوتێکا دەچنە ئەشکەوتێکی سادە و ساکارەوە کە قایم نییە کە ئەشکەوتێکی مەحکەم نییە. ئەم دیوە و دیوی دیارە. لەو کاتەدا پێغەمبەری خوا ڕادەکشێ ئیمامی ئەبوبەکر دەفەرمێ هاتنە سەر ئەشکەوتەکە کافرەکان وتمەی پێغەمبەری خوا بەس سەر نەویکەن یەکسەر ئێمە دەبینن ئێمە دەبەردەمیان ناین. فەرمووی ئەی ئەبوبەکر گومانت چییە بە دوو کەس کە خوا سێمیانە لا تحزن إن الله معنا کورە هەر نەک خەفەت مەخۆ هەر مەحزونیش مەبە هەر خەمدان نەگرێ خەفەتدان نەگرێ مەحزون مەبە ئێمە خوامان لەگەڵە. ئەو متمانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا لە قورئانە تۆماری کرد لا تحزن إن الله معنا. دووەمیان بەرهەمی ڕازگۆیی و متمانەبوون بوو بە بەرنامەکەی خۆی. پێغەمبەری خوا عەشقی بەرنامە ئیسلامەتەکەی خۆی بوو. ڕازگۆیی و ئەمانەتداری دوو دروشم بوون کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مناڵیەوە لەگەڵیان ڕاهات بوو هیچ کاتیش دەستبەرداریان نەبوو. تەنانەت ئەو کاتەی ئەو کافرانەی دانویست بیکوژن پارەکانیان لەلای بوو شەوی هیجرەت فەرمووی عەلی تۆ لە شوێنی من بمێنەوە قەت نابێ خیانەت لە ئەمانەت بکەم ئەمانەتەکان بدەوە شوێنی خۆیان ئەوە نابێت لەگەڵ کاری سیاسی و خەباتی تراتێک هەڵاو بکرێ. من قەت ڕۆژە لە ڕۆژان تەنەزول لە ڕازگۆیی و لە ئەمانەت پارێزی خۆم ناکەم. تەنەزول نەکردن لە بیر و باوەڕ بۆ سێشت کە سێشتە ئینسان وا لێ دەکا لە خشتەی دەبا پلە پارو و جنس. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حرسێکی خرایە بەردەست ئەی محەممەد بە شەرتێ واز بێنە لەوەی کە بڵێ پێغەمبەرم و ئیسلام ڕامەگەیەنە دەتکەین بە سەرۆکی هەموو قوڕەیش هەموو دەخینە بەردەست سەرۆکی هەمووان بە. دووەمیان خۆشترین خواردن گەورەترین سەروەت و سامان هەمووی بۆ تۆ بێت لە هەموو پشکی بازرگانیدا کە ئێمە لە مەککە دەیکەین پشکەکەی بەرتۆ بکەوێت لە هەموواندا بەشدار بە لە ماڵی خۆشدادانیشەوە پارەکەت بۆ دەینی نەژوورەوە. سێمیان لە ڕووی ئافرەتەوە کام کچەی شۆخ و شەنگە دەستی بخەسەر و ئێمە پێشکەشت بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەرسێ پێشنیارەکەن ئەمانە خەڵک دەخەڵەتێنێ. زۆر کەسەیە خۆی لە ئاستی مەنسەبا ناگرێ کە پۆست و پلەی گەورەی درایە منهەجەکەی خۆی لەبیر دەچێتەوە. زۆر کەسەیە لە ئاستی تموحی پارەدا خۆی ناگرێت کە پارەی زۆری نیشاندرا منهەجی لەبیر دەچێتەوە بەرنامەکەی دەدۆڕێنێ. زۆر کەسەیە لە ئاستی ئافرەتە دەدۆڕێ. پێغەمبەری خوا حەسێکی بە ئاشکرا پێشکەش کرا بەڵام لە وەڵامە فەرمووی ئەگەر ئەوەی ئێوە دەڵێن یەک شتی بچووکی سەر ئەم زەویەیە هەموو سەرزەویشم بدەنێ نەک هەموو سەرزەوی دڵنیابن ئەگە مانگیش بێتە خوارەوە بێتە سەر شانم نەک مانگ بەڵکو خۆریش بێ کە کەس دەستی پێی ناگا بێ لەسەر شانم دابنیشێ واتە پاشای سەر زەوی و مانگ و خۆر بم هەموو خەزێنەکانی خۆم بێ بۆ یەک چاوتروکان واز لەم ئیسلامەتیە نایەنم یان سەری خۆمی لە پێناوە دادەنێم یان دەبێ بیگەێنم بە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا هەموو خەڵک دەنجی لا ئیلاهە ئیلا الله ببیستێ ئەو بیر و باوەڕ خۆشویستنە ئەوە عاشق بوونە بۆیە پێغەمبەری خوا هەستی بە ماندووبوون نەدەکرد ئەم هەموو ناڕەحەتیانە بە چۆکان نەدەهات چونکە عاشقی بیر و باوەڕەکەی خۆی بوو کەواتە متمانە بوون بەخوا دووەم عاشق بوونی ڕێبازەکەت کە تۆ بڕوات پێ هەیە وا لێ دەکات سەر دەکەوی بۆیە ساڵی ئاینی ئێمە ساڵی هیجرەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە مانگی محەڕەمە دەست پێ دەکات ساڵی ئاینیمان پێمان دەڵێ هەر لە سەرەتای ساڵەوە ئەی موسڵمان شکست مەناسە ئەمە وتاری ئەمڕۆمانە ساڵی کۆچی پێمان دەڵێ ئەی موسڵمان
تۆش وەکو پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم شکست مەناسە هەموو ناڕەحەتیەکانی تەواوی خەڵکی ئەم سەرزەوی ئێستا کە هەمومان هەمان بێ نەک لە کوردستانە لە عێراقە لە هەموو دنیادا ئەمەیە بە درۆزانین و بوختان بۆ کردن ئینسان حەقیقەتێکت پێ و خەڵک وا دەزانە ڕاز ناکەی یان پەنا بەخوا کەسێکی پاک و خاوێنی و بوختانت بۆ دەکرێت گەمارۆی ئابووری هەژاری و بێکاری بێئیشی ئەمانەی ئینسان بە چۆ کادێنن گەنجێکی ژیرفان بەتاڵی خاوەن خێزانێکی و موچەکەت نییە کارت دەست ناکەوێ وڵاتەکەت لە بواری ئابووریدا تەپیوە ئەمانە مشکلەی زۆر گەورەن بۆ سەر ئینسان هەیە ئەمانەی نییە شکستی لە پەیوەندی هاوڕێیەتیدا کردووە هاوڕەیەکی ژیانی بە ژیانیت هەبووە سەیر دەکەی لە ئاستی پێویستان نەبووە ئەو هەموو خۆشەویستەی تۆ بووە ئەوە نەبووە کە تۆ چاوەڕێت کردووە هەست بە ناڕەحەتی دەکەی مردنی خۆشەویستان ئینسانی وا هەیە هاوسەرە خۆشەویستەکەی لەدەستداوە جاژن بەیان پیاو هەیە دڵخوازەکەی لەدەستداوە چەند کوڕ هەیە چەند کچ هەیە دەستی لە ئەژنۆ ناوە لەبەرەوەی ئەو کەسەی حەزی لێی بۆی نەبووە شووی کردووە لە دەستی چووە مردووە بۆی نەگونجاوە پێی نەگەیشتووە ئەوانە مصیبەتێکن بۆ سەد و دەرونی ئینسان مەترسی تیرۆر زۆر کەسێ مەترسی تیرۆری جەستەیی لەسرە هەیە مەترسی تیرۆری کەسایەتی لەسرە کوشتن دوو کوشتنە کوشتنی وا هەیە بە فیشەک دەتکوژن و کەسەکە دەمرێ کوشتنی وا هەیە بە بوختان بۆکردن کەسەکە دەیانەوێت بیکوژن کەسایەتی لەکەدارکەن سەدان سیناریۆی بۆ دروستکەن ئەوەش کوشتنێکە ئاوارەیی و دەربەدەری ئێستا هەمانە گەنجانی خۆمان کوردانی خۆمان لە ئەوروپان لە هیچ شیان کەم نییە بەڵام دایمە دڵ ناڕەحەتن بەهۆی غوربەتەوە بەهۆی باری غەریبیەوە بەهۆی دوورە وڵاتی و لە کەسوکار و لە هاوزمانانی خۆتەوە ئەو دەردەش پێغەمبەری خوا چەشتوویەتی لە غەریبیدا تەنانەت سەحابەکان تایان لێدەهات و شعریان دەگوت بەسەر ڕۆژەکانی شاری مەککەدا کە ئەوە موازارەشیان تیا چەشت بوو هەموو ئەم ناڕەحەتیانی کە بەسەر پێغەمبەرە هات دووبارە دەبنەوە بەسەر ئوممەتەکەیدا بۆ ئەوەی ئێمەش وەکو پێغەمبەری خوا چۆکدا نەدەین و بڕوامانە بێ خوا ڕۆژە دەرگامان لێ دەکاتەوە پێویستمان بە دووشتە هەمیشە خاڵی یەکەم متمانەت بەخوا هەبێ قەت خۆت بەبێ پشت و پەنا مەزانە قەت خۆت وا مەزانە کزۆڵی نەبووی بێدەرەتانی مادام ئەڵڵا لەگەڵە دایمە ئەو دروشمە بخەوە دڵی خۆتەوە لا تەحزەن ئین الله مەعەنا لە هەر شوێنێک بم ئەڵڵام لەگەڵا ئەگەر کەسم نەبێ ئەڵڵا کەسی بێ کەسانە دایمە ئەم هێزە مەعنەویە بدە بە خۆت دووەمیان عاشقی بیر و باوەڕەکەت بە عاشقی ئەو منهەجە بەکەوە خەباتی بۆ دەکەی لەسەری بێگومان بە لەوەی کە ڕاستیە چونکە کەشکت هەبوو لەوەی کە لەسەری فەشەل دێنی یەقینت هەبێ ئەوەی کە تۆ خەباتی بۆ دەکەی ڕاستە دڵنیا بە شکست ناهێنی و دەگەیتە ئامانج و خوا دەرگال لێ دەکاتەوە ئێمە ئێستا واقعیتر قسە بکەین لە ڕۆژێکین لە هەفتەیەکین کە لە دووسێ ڕۆژی پێشوودا ئەنجامی خولی تاقیکردنەوەکانی پۆلی نۆ و 12 ئامادەیی وەزانکۆ پەیمانگاکان ڕاگەیەندران هی خولی دووەم زۆرن ئەوانەی کە دەرنەچوون دەبێت ساڵێککە لە هەمان پۆل و قۆناغەدا بنیشنەوە بەڵام دڵنیا بن ئەو کەسانە ئەم دەرنەچوونە سارتان نەکاتەوە دڵنیا بن پشت بەخوا ببەستن لە خوای خۆتان پاڕێنەوە عاشق بن بە خوێندنەکەتان عاشق بن بەو ئامانجەی کە هەتا دڵنیا بە ئەم شکستە ئەزمونێکی زیاترت فێر دەکا و سارد مەبەوە وامەزانە دنیا کۆتایی پێهات وامەزانە لە 12 ئامادەی دەرنەچوویتر تەواو نەخێر ساڵێککە وا دەست پێ دەکەم کە یەکەم ساڵی خوێندنمە ئەم خۆناغی زانکۆ بە هەر هۆکارێکەوە بۆ مەینەتیەکەت هەبوو دەرنەچووی وامەزانە تەواو زانکۆ تەواو بوو وا بیر بکەوە ئەو ئامانجەی کە هەتا ڕۆژێ مامۆستای زانکۆبی هەر دەبێ بێتە جێ هەر دەبێ بێتە جێ پەلەی لێ مەکە بەس گرنگەوەی سارد مەبەوە خوای گەورە وەکو چۆن لە ساڵی کۆچیدا دەرگای لە پێغەمبەر کردەوە دەرگای ڕەحمەتی لێکرایەوە ئاواش دەرگای ڕەحمەتی خۆت لێ دەکاتەوە حەز ناکەم بابەتەکەمان قسە بێ ئینسانەکە نمونەی واقعی نیشاندان پێی خۆشترە نمونە واقعیەکان جاری وایە لە موسڵمانان باز دەکەین لە غەیرە موسڵمانیش باز دەکەین لە کەسانێکە کە شکست نەیتوانی چۆکیان پێدادا ئاخری سەرکەوتن چونکە بڕوایان بە ڕێبازەکەی خۆیان هەبوو باوکان و دایکان مامۆستایانی بەڕێز کاتێ مناڵەکەت جگەر گۆشەکە مەبەستم لە سەرەتایی تاوەکو جامیعە دێتەوە لە دەرنەچووم سوکایەتی پێ مەکە لێوی لێدا مەگرە نێو چاوانی لێ گرژ مەکە مامۆستا لە پۆلا مەڵێ چێ دەرنەچووە پار چێ 2 ساڵەیە بەو وشانە قوتابیەکانتان مەڕوخێنن خوێندکارەکانتان مەڕوخێنن
بە پێچەوانەوە هیمەتیان بەرز بکەنەوە بڵێ چێ هەیە لە ژیانە شکستی نەهێنابێ ڕۆژە لە ڕۆژان بەڵام گرنگەوەیە دوای شکست هەستینەوە. بەسەراتی عەرزی جەنابتان دەکەم لە شاری پەکین لە وڵاتی سیندا لە ئاهەنگی دەرچوونی قوتابیاندا مامۆستایەکی ئافرەت لە مەنەسەکەەوە قسەی کرد و وتی داوای لێبوردنتان لێ دەکەم ئەگەر ڕۆژە لە ڕۆژان خوێندکارانی بەڕێز کەسێ لای من دەرسی خوێندبێ ئامانجێکی هەبوو بێ و ساردم کرد بێتەوە. دوای وتارەکەی ئامادەبوویەکی تەمەن 29 ساڵ هەستاوەتی مامۆستا من کاتی خۆی قوتابی تۆ بووم ڕۆژێ وەرەقەیەکت داینەوە پێدوتین هەر کەسە ئامانجێکی خۆی بنووسێ. من نووسیم دەمەوێ ڕۆژێ ببم بە باشترین یاریزانی کاراتی لە هەموو جیهاندا. مامۆستا تۆ ڕوو لێ گرش کردم و وەرەقەکەت چەمانمەوە فرێددا وتر ڕۆڵە تۆ لە ئاستی ئەوەدانی بیر لە شتێکی تر بکەوە باشترە. یەک دانە مانگ خەو لە چاوی من تۆرە من زۆر عاشقیەوە بم ڕۆژێ لەسەر ئاستی یاری کاراتیدا لە ئاستی عالەما یەکەم بم بەڵام کە تۆ وەرەقەکەت بەدەم و چاومادادامەوە وتت تۆ ئەهلی ئەوەنی بیر لە شتێکی کە بکەوە یەک دانە مانگ من شەو خەوم لێ نەدەکەوت بەڵام بڕیارمدا سەری خۆم هەڵگرم و بە ئامانجەکەم بگەم چوومە تکساس یەک دانە ساڵ بەس قاپم شت لە مەطعمێکە شاگرد بووم بە قاپشتن خۆم دەژیان شەوانیش دەچووم لە یاری و لە یانەیەک و لە هۆڵێکی یاری کاراتیدا بەشداریم دەکرد و وەرگیرام. ئێستا ئەزانی بە ئامانجەکەم گەیشتم چێم وتی تۆ چێ وتی من بروسلیم ئێستا لەسەر ئاستی هەموو جیهانە یەکەمم لە کاراتیدا چونکە بڕوام وابوو دەبێ واوم ئەمەمان نای بروسلیمان بیستۆ گەنجان بە تایبەتی زیاتر فیلمەکانیان بینیوە یەکەم کەس لە ئاستی کاراتیدا لە جیهاندا پێی گەیشت بڕوای وابوو دەبوو پێی بگا. مامۆستاکە چای پڕ بوو لە فرمێسک وتی داوای لێبوورنت لێ دەکەم وتی مامۆستا تۆ بوراوی بەس بۆیە ئەوم باس کرد خوا جارێککە کەس سارد مەکەوە لە ئامانجەکەی مەڵێ تۆ شایانی ئەوەنی بڵێ هەوڵی بۆ بدە پشت بەخوا پێی دەگەی من توانیم زاڵ بم بەسەر هەموو تەگەرەکاندا ئەوەی هیواتم بۆ وەکو گەنجێک ڕۆژێک پێگەیشتم. مرۆڤ بەهێزە. ساڵی 1953 سیر ئۆدمۆن هیلری ویستی بچێتە سەر لووتکەی شاغی ئەڤێرێست کە یەکەمین لووتکەی بەرزی هەموو دنیاە. ئەوەندە نەڕۆیش بەسەر شاخەکەدا قاچی ڕاستی ئازاری پێگەیشت و گەڕایەوە. نزیکان و دۆستان و خزمانی چۆن بۆ لای وتیان ئەوە شتێکی مەحاڵە مەیکە وتی دەبێ هەر بیکەم ئەبێ بچمە سەر شوێنێک بەرزترین شوێنی ئەم سەر زەویە بێ بەرزترین لووتکەی شاخ بێ ئەگە پێش من خەڵک نەیکرد بێ سەرکەوتنێکی گەورەیە بۆ من ئەگە پێش من خەڵکێکی کە چوو بێ ئەبێ وانە زانێ هەر ئەو هەیە خەڵکی تری پاڵەوانیش هەیە سەرکەشی کرد و ڕۆیشت و هەرچەند دوو سێ جار کەوتە خوارەوە بریندار بوو ئاخری هەر گەیشتە سەر لووتکەی شاخی ئەڤەرێست. بۆیە بەڕێزان ئینسان زۆر بەهێزە ئەوەی دەڵێ مەحاڵاتە بەشەر تێپش بەخوا ببەستی ئیمانت هەبێ کە دەکرێ دڵنیا بە کە دەکرێ. محەممەد عەلی کلایی خوا لێی خۆش بێ یاریزانی بەناوبانگی جۆدە و بۆکسێن لەسەر ئاستی هەموو جیهانە ئەو پیاوەی هەموو دینەکانی تاقی کردەوە جمعەیەک بۆم باسکردن ئاخری موسڵمان بوو ڕێ ڕاستی لە ئیسلامەتی و ڕێبازی خواناسی و ڕێبازی محەممەدی مستەفادا صلی الله عليه وسلم دۆزیەوە. محەممەد عەلی کلایی لە یاریەکە بەرامبەر جۆرج فۆرمان کە یاریزانێکی بەناوبانگی جیهانی بوو دۆڕا چەناگەی شکا و پەراسۆکانیشی شکان قەفەزەی سنگی شکان دەڵە کاتێ هاتمە ماڵەوە هەموو ئەوانەی دۆستم بوون خۆشەویستم بوون خێزان و مناڵم پیان وتم واز بێنە ئەمە خوا نیشانی داوی بۆی کە تۆ بەرگەی ئەم بۆکسە بەتینانە ناگری ئەوە تا چەناگە شت شکا و پەراسۆکانی شت شکاون واز بێنە. بەڵام بەڕاهێنەرەکەم وت لەسەر جێگا بە شکستی کەوتە بووم وتم فیلمەکەم بۆ لێ بدەوە 100 جار زیاتر سەیری ئەو فیلمە و یاریەکەی خۆمم کردووە هەموو جارە شکستێکی خۆمم دەدۆزیەوە لە کوێدا هۆکاری ئەو شکستە بووم سەیری فیلمەکەم دەکردەوە لە تەلەڤیزیۆنەوە بە ڤیدۆ هەموو جارە شکستێکم دیاری دەکرد جارێش کە چوومەوە کە چاک بوومەوە چوومەوە مەیدانی هەمان پاڵەوان باس هەموو خەڵک یەقینی هەبوو کە ئەم جارش دەمبەزێنێ ئەم جارش بە چۆکما دێنێ بەڵام ئەم جارە من بەسەری ئازاڵ بووم چونکە لە ڕێی ڤیدۆکەوە هەموو شکستەکانی خۆمم دۆزیبەوە. بەڕێزان گرنگەوەی ئینسان کاتێک شکستی لە شوێنەکە هێنا هۆکارەکان چارەس دیاری بکە بەهۆی چیەوە من شکام دڵنیا بە جایی دۆم سەر دەکەویتەوە. ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن منداڵێکت هەیە خاوەن پێداویستی تایبەتە پشتی سارد مەکەوە مەڵە دەبێ هەر لە بەشێکی کەمابی نەخێر ئەوانە گەورەن. کاک ئەحمەدی شێخ بەڕەحمەت بێ کاتی خۆی لە سلێمانی نابیناکان بە کولەمەرگی دەژیان کاک ئەحمەدی شێخ کوڕی شێخ مەعروفی نۆدەهی
خوا لێیان خۆش بێ و دەرەجەیان عالیکە ئەو شێخە بە ڕێزەبیری کردەوە ئەم نابینایانە کەسی گەورەیان لێ دەردەچێت هەر لە مزگەوتی گەورەی سلێمانیدا لە مزگەوتی حاجی کاک ئەحمەدی شێخ دەورەی بۆ نابیناکان کردەوە قورئانی پێ لەبەرکردن علومی شەرعی پێ لەبەرکردن ئینسانی زۆر بەتوانایان لێ دەرچوو لەسەر ئاستی جیهانیشدا کەسەکانی خاوەن پێداویستی تایبەت توانیویان لە ڕەقەم قیاسیە گەورەکان بشکێنن دێڤید هارتمان گەنجێکی نابینا بوو لە ئامادەییدا لە قۆناغی ئامادەییدا بەشی زانستی هەڵبژار پیان وت بچۆ بەشی وێژەیی ئەدەبیات زۆرتر لەبەر دەکرێت وتی حەزم لێ ببم پزیشک کە دەیگوت دەبمە دکتۆر کەسێکی نابینا ببێتە پزیشک و لە طوبعام بخوێنێ هەموو جار پێ دەکەنین ئەوەی تەلەبەکانی ناو قاعەکە دەهاتەوە بۆ باوکی دژێڕاوی و باوکە من دڵم بەشی زانستیم هەڵبژاردەوە بۆی ببم بە دکتۆر هەموو پێ دەکەنن دەڵێن ئەوە مستەحیلە باوکی ژیر بوو وتی کوڕی خۆم مستەحیل کاتێک مستەحیلە کە تاقی کرابێتەوە کەس تاقی نەکردوێتەوە پێشگوۆی پێش تۆ نابینایەک دکتۆر بێ تۆ تاقی بکەوە هێشتا تاقی نەکراوەتەوە کەواتە مستەحیل نییە کوڕی خۆم سوور بە لەسەر بیر و باوەڕەکەت هەموو جارە باوکی پشتیوانی دەکرد و دەیگوت ڕۆژێ تۆ دەبی بە دکتۆر مستەحیل نییە بە پێکەنینی خەڵک سارد مەبەوە ئەم کوڕە خوێندی نمرەی بەرزی بەدەستهێنا ئەڵێ بەقەدەر سێ کەسی چاوساق سەعیم دەکرد لە شەو ڕۆژێکە یەکێتی نابینایان کاری بۆ کردم لە 10 زانکۆ تەقدیمم کرد لە 9یاندا ناوم نەهاتەوە ئاخری لە زانکۆی تەمبڵ لە فیلادلفیای ئەمریکا ناوم دەرچوو چوومە کۆلێجی پزیشکی ڕێکخراوی نابینایان 30 مجەلەدی گەورەی کتێبی پزیشکیان بۆ خستمە سەر کاسێت بە تەسجیل گوێم لێ دەگرت 30 مجەلەد کتێبی پزیشکی لە یەک وانەدا خراببووم وانەوانەی توێکاری جەستەی مرۆڤێک لە بەدەستا دانێن چونکە من بەس بە هەستی پەنجەکانم شتەکانم دەکرد چاوم لە هیچ نەبوو کە مەش قورسترین وانەیە بۆ ئینسانێک توێکاری لە جەستەی عملیاتی مرۆڤ بکە چاویشی لە جەستەی نەبێت دەستکاری گورچیلە بکەی و بەس بەدەست لێدان ئەڵێ خوای گەورە ڕەحمی پێکردم لەوەشا دەرچووم لە توێکاریشا بە نابینایی بەسەری پەنجەکانم عملیاتم دەکرد و هەستم دەکرد دوای ئەوە بەسەرکەوتووی بە نمرەی بەرزەوە کۆلێجی پزیشکیم تەواو کرد و بوومە پزیشک خەونەکەم هاتە جێ مستەحیل نەبوو ئەوانەی کە پێم پێ دەکەنین ئەم جاداتم داون ئەشهەدو بالله ڕاستت کرد مستەحیل نەبوو تۆ بووی بە پزیشک وتم نابێ بەوەشەوە بوەستم ئەمجا هیممەتم بەرز بووە ماستەرم خوێند دکتۆرام خوێند نەک بوومە پزیشک بوومە مامۆستای کۆلێجی پزیشکی دەیان دکتۆر لە بەردەستی منە دەرسیان دەخوێن بەڵێ ئینسان خۆشەویستان بەو شێوەیە هیممەتی هەبێ دەگاتە ئامانجەکان زانایەکی دەروونناس هەیە محمودی معەزەمی دکتۆر محمودی معەزەمی ئەسڵی ئێرانیە و ئێستا لە کەنەدایە ئەم ساڵیش زۆر لە کوردستان بوو لە سلێمانی و لە هەولێرە زۆر سیمیناری پێشکەش کرد کتێبێکی هەیە بە ناوی تۆ دەتوانیت بەختەوەر بی کە مامۆستا شاهولەتیف کردوێتی بە کوردی لە لاپەڕەی 118دا بابەتێکی جوانیم لێ خوێندەوە ئەڵێ هەموو ئینسانێک کە هەست دەکات ناڕەحەتە نەخۆشە کزۆڵە شکست خواردووە بابێ بەخۆی بڵێ بەبێ هیچ مامۆستایەکی ناوێ ڕۆژانە حەز دەکەی 100 جار بە خۆت بڵێ 30 جار بە خۆت بڵێ تا 21 ڕۆژ بەرامبەر بە ئاوێنەیەک ڕاوەستێ بە خۆت بڵێ من سەرکەوتوم من شادمانم من خەمبار نیم من هێمنم من ساغم من بەهێزم من خۆشەویستی ناو خەڵکم من خەڵکم خۆش دەوێ ئەڵێ دڵنیابە یەکەم ڕۆژ دووەم ڕۆژ و دەم ڕۆژیش مێشکت پێ دەڵێ کوڕە ساغی چیەوە تۆ دایان نەخۆشیت هەیە حەبەکان لەبیر چۆتەوە مێشکت جواب بدەداتەوە ئەڵێ خۆشەویستم ئەڵێ ئەوەنی فڵان کەس ڕقیلێتە ئەڵێ سەرکەوتوم ئەڵێ ئەوەنی دەرنەچووی پار وڵامت دەداتەوە مێشکت وڵامت دەداتەوە ناوانی بەڵام تۆ لە هەر سوور بە هەر بیڵێەوە دڵنیابە دوای 21 ڕۆژ هەموو فکرە نەرێنیەکانت دەڕۆن ئەرێنیەکانت بۆ دێن بەردەوام خۆت بە کەسێکی ساغ و سەلامەت سەرکەوتوو شادمان هێمن و لەسەرخۆ ئینسانێکی گونجاو و خۆشەویستی ناو خەڵک دەبینی لاواعیەکان دەڕۆن بۆیە لەم قسەی ئەم پیاوەم خوێندەوە یەکسە بیری حەدیثێکی پێغەمبەری خوام کەوتەوە صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوا دەفەرمێ هەر کەسێک دوای هەموو نوێژێک 5 فەرزە لە شوێنی خۆی دانیشیان بەڕێگاوە 33 جار بڵێ سبحان الله 33 جار بڵێ الحەمدولله 34 جار بڵێ الله أكبر یان 33 جار الله أكبر و جای سەتەم بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له دەفەرمێ ئەگە بەقەدەر کەفی دەریا گوناهیە بێ خوا لێی خۆش دەبێ بۆ هەموو ڕۆژێ ئەمە بڵێیتەوە دوای هەموو نوێژێک چونکە لێت دەبێتە خوو بەڵام تو خوا ماناکەی تێ بگە هەموو دوای نوێژێک 33 جار دەڵێی سبحان الله خوایە تۆ پاک و بێگەردی خوایە هەر کارێک تۆ بیکەی حکمەتێکی تێدایە خوایە تۆ قەت خراپەی منت ناوێ ئەزانین چەند دڵ و دەروونت خۆش دەبێ گە لە ماناکەی تێ بگەی
33 جار دوای هەموو نوێژێک دەڵی خوایە سوپاس بۆ تۆ ئەلحەمدوللا خوایە سوپاس بۆ تۆ وا لێدێ ناشکور نابی بەردەوام زمانت بە سوپاس ڕادێ هەل لا شعوری هەز بە سوپاسی خەڵاتەکانی خوا دەکەی 33 جار دەڵی ئەڵڵاهو ئەکبەر هەرچی گرفتەکانم هەن خوایە تۆ لەوە گەورەتری تۆ لە هەموو مشکیلەکانی من گەورەتری تۆ لە هەموو نەبوونیەکانی من گەورەتری تۆ لە نەخۆشیەکانی من گەورەتری خوایە تۆ لە خەمەکانی من گەورەتری واللهی وا لێ دڵ و دەروونت ئاسوودە دەبێت بەس لە ماناکەشی بگە دەفەمێ گوناهەکانت چەند بن خوا لە گوناهەکانت خۆش دەبە دەرگای ڕەحمەتت لێ دەکاتەوە تووشی ناشکری و مەویسی و گومانی خراپ بە خوای پەروەردگاری خۆن نابێ ئەزیزەکەم سەرکەوتن لە عاشقبوونی ئامانجدایە جا خوێندنە دەوڵەمەندبوونە یاریە هەر کارێکت کرد عاشقی کارەکەت بە عاشقبوون ئەرەوە نیە کوڕ و کچێک عاشقی یەکتر بن بۆیە لە عاشقبوونی کوڕ و کچی شاواسێنان نییە وەڕزبوون نییە دوو کەس وەڵای کچێکم خۆشویست هەر عاشقی بوون باوەڕکە ڕاست ناکەی ئەوانەی عاشقن حتا مردنە تا قیامەتە تا ناو بەهەشتە کۆتایی پێ نایە ئەوەی تری گاڵتەکردنە بە عاشق و خۆشەویستی جا عاشق و خۆشەویستی هەدی نێوانی دوو ڕەگەز نییە هەیە عاشقی پیشەکەیەتی هەیە عاشقی خوێندنەکەیەتی هەیە عاشقی کتێبە هەیە عاشقی پارەیە هەیە عاشقی مەنسەبە دڵنیا بە پێی دەگەی ساربوونەوە ڕوت تێ ناکە مایکل جۆردن یاریزانی تۆپی سەبەتەی ئەمریکیە یەکێکە لە یاریزانە هەرە بە ناوبانگەکانی تۆپی سەبەتە لە ئەمریکادا ئەڵێ زیاتر لە چەند هەزار جار بەڕێی ئێوە شکستی هێنابێ ئەڵێ 9,000 جار نەمتوانێت تۆپەکە بخەمە سەرلەکەوە 9,000 جار لە 300 یاریدا دۆڕاندومە ئاخری هەروازم نێناوە بوومە ئەستێرەی یاری باسکە لە هەموو ئەمریکادا 9,000 جار ئێمە بین لە هەزارە وەڕست دەبین ئێمە ناگەینە هەزاریش ئەڵە کوڕە تازە تەواو یان دەوروبەرمان پێڵام کوڕە بابە تۆ واز بێنە ئەم کارە بۆ تۆ نابێ ئەو پیاوە هەروازی نێنە 9,000 جار شکست 300 یاری دۆڕاندن ئاخری هەر سەرکەوت پشت بەخوا ببەستە و سەلەم لا تەحزەن ئین الله معنا پێغەمبەری خوا فەرمووی ئەبوو بەکر ئەوەی لەسەر ئێمە بوو حەزەر بوو کردمان ڕێگەی قاچاقمان هەڵبژار کابرایەک شارەزا ڕێنمایی کردین چوینە ئەشکەوتەوە ئەوەی حەزەر بوو خۆمان کردمان خۆمان پاراست ئەمجا دڵنیام خوا دەمان پارێزێ ئەمجا کارەکە دەدەینێ دەست خوا من ئەوەی لەسەرمە وەکو بەندە کردومە ئەوەندەژ یەقینم بەخوا هەیە کافرەکە بەس سەر بخاتە خوارەوە بەس ملینەویکە من دەبینێ بەڵام دڵنیا ملینەوی ناکە ئەو خوای ئەو گەرنەی پێبەخشیوە سەری هەر دەوێڵێتەوە بۆی نەڕوانێتە ژێر قاچی خۆی ئەبوو جەهل کون بە کون بە شوێنیا دەگەڕا لە ژێر قاچیا پێغەمبەری خوا بە ئیسراحەل لێی دانیشتۆ بەس ئاوای بکردا دەیبینی بەس ئاوای بکردا فەرمووی دڵنیا بەوان ناکە خوا دەمان پارێزێ ئین الله معنا دایمەوە بزانە خوا پەروەردگار چاوی لەسەرتا ئێمە ئەو یەقینەمان خۆشەویستان زۆر پێویستە ئەو هێزە معنەویە ناهێڵێ بڕوخەی ئین الله معنا ئەم ساڵی کۆچی بەس ئەومان فێرکە ئێمە خوا چاودێریمان دەکا دکتۆر عومەر عەبدولکافی بانگخوازێکی گەورەی جیهانی ئیسلامە باسی ئەوە دەکات لەڵ جارێکیان فەرمانبەرێک هات بۆ لام زۆر مەحزوم بوو لە باڵەخانێکی چەند نهۆمی دابووم بە قادرمەکانە هاتە سەرەوە پێوتم دکتۆر لە شوقەیەکە این حکومت بە هەدەفی ئەوەی کە مە خەریکە دەڕوخێ و بیانووی ئەوەی دەڕوخێ بە سەرماندا ماڵەکان دەکاتە دەرەوە بڕوا بکە هیچ پارەیەکم نییە هیچ شوێنێکم نییە ماڵ و منداڵ و کەلوپەلەکانی بۆ بەرم تکایە چارەسەرێکم بکە وتم بە خوا منیش هیچم بەدەستەوە نییە بەڵام نوێش بکە لە خوا بپاڕێەوە بڵە خوای گیان خانوویەکم پێ ببەخشی ئەڵە سێرێکی کرم و بە مۆڕەیەکە وتی یعنی خوا خانووشی هەیە بنداتێ يعني وبلاي وزون ناراحت خوا دخدي شو خانم بداته وتنبضي خوا خانوش ايه خوا ملكي ارض واسمان كان مي خويتي دار وناديار همي لله ملك السماوات والارض الله دستي بسري وقلت روشت لقادر مكانات شان قادر ميك روشت بخواروا تلفونكم بوكرا پیاوێکی بەڕێزی خێرخواز وتی دکتۆر عومەر عەبدولکافی باڵەخانەیەکم کردوێتەوە بۆ ئەو کەسانی فەقیر و هەژار و بێلانن و کریان پێ نادرێ فی سەبیللا بچنە ناوێ ئەگە کەسێکی مستحق دەستکەوت خوا بۆم بنێرە ئەڵێ بانگم کردەوەتم خوا خانوەکەی لایە ئەوە تا خانوەکە پەیدا بوو وەرە شوقەکە پەیدا بوو ڕەکیلەکەی وەرگرە ئەڵێ 22 ساڵ من لە مزگەوتێکە ڕۆژانی دووشەمە دەرسم دەکوتەوە هەموو جار ئەو پیاوە دەهاتە محاضەرەکانمەوە دوای هەموو هەفتەیەکە من دەبینی دکتۆر بەخوا ڕاستت کرد بەخوا خوا خانووشی لایە بەڵام ئەو یەقینەی کە تۆ هەبوو من ئەو کاتە بۆم دروست نەبوو بوو ئەو یەقینە لە دڵتا دروستکە دەرگای ڕەحمەتی خوا هەرگیز داناخرێ هەرگیزیش کز مەناسە قەت ئەم ساڵ دەرنەچوی وامەزانە کۆتا دنیا هاتووە دڵنیا بەسەر دەکەویەوە
لە بازرگانیدا شکستت خواردووە وامەزانە لە معاملەیە زەرەت کردووە ئیتر جارش کە دەوڵەمەند نابیتەوە چەند دەوڵەمەندمان هەیە ئێستا ئیفلاسی کردووە دڵنیا بە ڕۆژە سەر دەکەوێەوە دکتۆر تاریخ سوێدان لە کتێبی تەصحیح المەفاهیمدا لە لاپەڕەی 39دا دەڵێ وڵت دیزنی یەکێکە لە هەر دەوڵەمەندە بەناوبانگەکانی جیهان باسی ژیانی خۆی دەکاو دەڵێ 5 جار ئیفلاسم کردووە 5 جار دەوڵەمەند بووم تووشی کارەساتی بازرگانی وا بووم بۆ $1 محتاج بووم سەل لە نوێ دەستم پێ کردوێتەوە لە جاری شەشەمیانە نەجاحەتم هێنا و بووم بە یەکێک لە دەوڵەمەندەکانی جیهان بۆیە ئێمەش لەم مانگەدا لە دەی مانجی محەڕەمدا یادی موسا پێغەمبەر دەکەینەوە پێغەمبەری خوا کە چوو بۆ مەدینە لە دەی مانگی محەڕەمە یەهودیەکان بە ڕۆژوو بوون فەرمووی ئەوە بۆچی بە ڕۆژوون وتیان یادی ڕزگاربوونی موسا دەکەینەوە لە دەستی فرعون هاشکز مەناسە مناڵێک مەلۆتکەیەک بە ئاوا دراوە لە ترسی دەسەڵاتێکی جەبەڕوتی فرعونی کە هەرچی مناڵە دەیکوژێ دەربەدەر دەبێ ئاوارە دەبێت دەڕوا دواتر دێتەوە خوای پەروەردگار هەر بەو مناڵە دەسەڵاتی ئەو کەسەی دەیگو خوام لە ئەرز و ئاسمانە لەناو دەبا وتیان خوای گەورە فرعونی شکاند و موسای ڕزگاری خواست قەومەکەی ڕزگار کرد لە شکرانەی خوادا بە ڕۆژوو دەبین پێغەمبەری خوا فەرمووی حەقی ئێمەش بە ڕۆژوو بین ئێمە لایەقترین بە موسا لێیەوە فەرمووی بە ڕۆژوو بن ئێوەش ئەی موسڵمانان بە ڕۆژوو بن ئەمجا فەرمووی پرسیاریان لەکرد ئەبی قەتادە دەفەرمی ئەی پێغەمبەری خوا پاداشتی ئەم ڕۆژوەی ڕۆیژی دەی مانگی محەڕەم چەندە دەی مانگی محەڕەمە کاتە پێنجشەممەی داهاتوو والله ئەعلەم دەی مانگی محەڕەمە کاتە پێنجشەممەی داهاتوو فەرمووی یوکەفر السەنەتە الماضیە هەر کەسێ ڕۆژی دەی مانگی محەڕەم ڕۆژی عاشوڕا بە ڕۆژوو بێ خوا لە گوناهی ڕابردووی خۆش دەبی ساڵی ڕابردوو لە صحیح مسلمە بەشمارە فەرموودەی 1162 فەرمودەکە هاتووە ابن عباس دەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی لئین بەقیت إلى قابل لأصومن التاسعة ئەوش لە صحیح مسلمە هاتووە ئەگەر ساڵی داهاتوو بمێنم بە ئیزنی خوا نۆیەکەشی بە ڕۆژوو دەبم نۆ دەبەیەکەوە بە ڕۆژوو دەبم بەڵام پێغەمبەری خوا وەفاتی کرد و فریان نەکەوت بەڵام فەرمودەکە بۆ ئێمە ماوەتەوە کە ئینشاءڵڵە چوارشەمە و پێنجشەمە خۆتان و ماڵ و مناڵتان ئەوەی کە نەخۆش نەبێ و سەفەری نەبێ و عوزری شەرعی نەبێ بە ئیزنی خوا بە ڕۆژوو بن گوناهی 1 ساڵ دیاری خوایە لە کۆڵمان دەبێتەوە فەرمودەی یەقینی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم لەبەردەستایە کە خوا لە گوناهی ساڵێکمان خۆش دەبێت لە ساڵی ڕابردوومان ئەمجا پێشمان دەڵێت تۆش وەکو موسا شکست مەناسە هەر سەرکردەیەک هەر حیزبێک ڕاست بکا لەگەڵ مەنهەجەکەی خۆیدا بۆ پارە و پوڵی نەبێ بۆ چاواشەکاری میلەتی نەبێ پشت بەخوا بەستێ دڵنیا بێ سەر دەکەوێت میلەتەکەی ڕزگاری دەبێ با ئێمە لەوانە دەرز وەرگرین داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا لەش دوای شکست سەرکەوتنمان بەنسیب بکەی یا ڕەبی خوای گەورە شکست نەناسین وەکو دەرگای ڕەحمەتت لە پێغەمبەری خوا و سەحابە کردەوە خوا دەرگای ڕەحمەتیش ئەمڕۆ لە موسڵمانان بکەیتەوە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتمان لێ بکەیتەوە دەرگای ڕەحمەت لە هەموو مرۆڤایەتی بکەیتەوە لەم سەر زەویەدا لە مەینەتەکان ڕزگاریان کەی یا ڕەبی خوای لە دینەکەی خۆت باشتر شارەزامان کەی دەسیرەی پێغەمبەرەکەت باشتر تێمان بگەێنی یا ئەرحەم الراحیمین یا ئەڵڵا یا شافی شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری ئەوانەی نەخۆشی جەستەیی یان دەرونیان هەیە یا ئەڵڵا یا شافی شیفای بەخێریان بۆ بنێری هەر کەس دەستکورت و نەدارە خوا دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیتەوە یا ڕەبی خوای گەورە هەر کەسێ بەزەیی بە خەڵکاتێتەوە بەزەییت پێیا بێتەوە هەر کەسێک هەر قوتابیەکمان هەر خوێندکارێکمان لە قۆناغەکانی خوێندنە ئەم ساڵ دەرنەچووە یا ڕەبی خوای شکست نەناسێ هیممەتی بەرزکەی بە ئاوات و هیواکانی خۆی بگەێنی یا ڕەبی خوای کوردستانمان پارێزراوکەی میلەتمان تەباو براکەی ڕەحمەتی خۆتمان بەسەرا بارێنی لە بەڵاو نەخۆشی و ناخۆشی خوایە هەموو لایەکمان بەدوورکەی عاقبەتمان بەخێر بژێڕی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون